سەرەوەی کە منداڵێکی زۆر لەسەر شەقامەکانن میوانداری بەڕێز سەیران سەلاح ئەکەی سەیران سەلاحمان کردووە کە سەرۆکی ڕێکخراوی ئەستێرەی منداڵانە بزین ئەو منداڵانە بۆچی ئاوان بەخێر هاتی سەیران خان بەیانیت باش بەیانتان باشتر سپاسان دەکەم زۆر سپاس سەرەتا باسێکی ڕێکخراوەکەتمان بۆ بکە وەکو ئەستێرەی منداڵان ئایا توانیوتانە سوچێک یاخود دەستێکی هانا بگێنن بە و منداڵانێکە لەسەر شەقامەکان و چیتر ژیانیان بەو شێوێنە گوزەرێت بەڵێ سەرەتا بۆ ئەو ڕۆژە کە ڕۆژێکی جیهانیە بێگومان هەر ئێستا لەو ساتەدا منداڵان هەن لە شۆستەکان و سەرجادەکانە ئیش دەکەن و کەس بە ئەویان نازانێ من زۆر دڵگرانم بەوە هەمیشە بۆیە وەکو ڕێکخراوی ئەستێرەی منداڵان چەندین ساڵەکە لە 2004ەوە ئێمە دامەزراین تاکو ئێستا چەندین سێکتەرمان هەبووە بۆ کارکردن لە بواری مافەکانی منداڵان یەک لەوانە لەو سێکتەرانە گرنگیدانمان بووە بەو منداڵانەی کە لە سەرجادەن ئەو منداڵانەی ئیشکارن لە هەموو شوێنێکەوە دەبیندرێن هەندێک شوێن هەیە ڕەنگە خەڵک نیان بینێ ئیجادە دیارە بەڵام ئەو شوێنانەی کە کاری قورس ئەنجام دەدرێت لەو کارگە گەورانە لەو شوێنانەی کە سەر شوێنی زبڵ و ئەوانە بەداخەوە ینی ئەمانە تا ئێستا هیچ چارەسەرێکی بۆ نەدەوزراوە بۆیە ئێمە لەو کاتەوە کە دامەزراین چەندین تیممان ئامادە کرد سەردانی ئەو شوێنانە بکەن لە نزیکەوە قسە بکەن بۆ لەگەڵ منداڵان زۆر هۆکار هەبوون وەکو ڕێکخراوی ئەستێرەی منداڵان توانیتمان تا ئێستا دوو کۆنفرانسی زۆر گەورە لەسەر ئاستی کوردستان ئەنجام بدەین بە تەماین ینی لەبەر وەزعی کۆرۆنا ئەوانە نەمانتوانی ئەو ساڵە شتێکی وا بکەین بۆ تاوکەری کۆنفرانسەکان بین تایبەت بە توندوتیژی منداڵان و ئیشکردنی پێکردنی منداڵان بۆیە ئێمە لە کار و چالاکیەکانماندا گرنگێکی باشمان بە پرسی ئەو منداڵانە دراوە کە ئەو هۆکارانش کە دەبێتە هۆی ئەوەی منداڵ بێنە سەرجادە هەموو زۆر بارودۆخی با بڵێن داراییە یان ئەو بارودۆخانەی جەنگ ئەو کارەساتانێک کە ڕوو دەدەن ڕاستە سەیران خان ئەزانین کۆنفرانس و یاخود دیبیتەکرێ یاخود ڕێکخراوەکان بە هەمویان کارەکەن بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا بەردەوام لە زیادبوونە ڕێژەی منداڵ لەسەر شەقامەکان لەگەڵەوەی لایانی پەیوەندیداری حکوومەت ئیداری هەر کامێکیان بێت ماوە ئەگیرێن لا ئەبرێن دوورەخرێنەوە یاخود پێیانەوترێ بۆچی لێرن بەڵام لەگەڵەوەشدا ئەمە هەر بەردەوامە یعنی چه هاندەرێک یاخود چ پاڵنەرێک هەیە وا بکات کە منداڵ ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ هەموو ئەم هەوڵانەی کە ئەدرێت هەریەنەوە سەر شەقامەکان خۆی بوونی منداڵ و هاتنی منداڵ و دیاردێ هەردەمێنێ یانێ بەڵام هەوڵ بدرێت کۆنتترۆلی بکەین بە شێوەیە کە هەر نەبێت کەم بکرێتەوە بە هیچ شێوەیەک ناتوانانی بە تایبەتی لە کوردستان چونکم شوێنێکە کە زۆر باشە کارێکی جدی ئەگەر بۆ ئەمانە بکرێت چییە؟ من ئێستا دێمە سەر ئەو پرۆژانێک کە هەوڵمان بۆدا بەداخەوە کەس بەدەنگمانەوە نەهات من زۆر پرۆژەی گەورەمان ئامادە کردبوو دەستگای گەورە بۆ ئەوی بتوانین منداڵان کاروباری منداڵان لە شوێنێکدا کۆ بکرێتەوە بەگشتی لە هەموو ڕوێکەوە بەڵام بەڕاستی بەداخەوە کە دەڵێم کەس بەدەنگمانەوە نەهات ئەمە ئەرکی حکوومەتە کە چەندین ساڵە تا ئێستا لە کوردستان یاسایەک هەوڵ دراوە یاسا هەبێ ڕەشنووس هەبێ بۆ مافەکانی منداڵان ئیشکراوە لە 2011ەوە کارێکی زۆر گەورە کرا لەگە یونسێف و ڕێکخراوەکان و ئەو وەزارەتی کار و ئەوانە ئەی پەیوەندیدارم بە کاروباری منداڵان پەروەردەیە ڕەشنووسێک ئامادەکرا بەڵام بەداخەوە پەرلەمان هەتا گەیشتە پەرلەمان هیچی بۆ نەکرد هەرماوە من لە چوارچێوەی یاسای خێزاندا منداڵیشی کراوەتەوە ئێستا هیچ یاسایەکمان نییە تایبەت بێ پاراستنی مافی منداڵ ئەگە هەبوایە منداڵ نەدەبیندران لە سەرجادە بەڵام بەداخەوە ئەم ساڵیش دیسان هەوڵێکی تر درراوە تقریبان 2 ساڵێکە شتێکی تر ئامادەکراوە بۆ حسابێ ئەوی تر نەمایە نازام لە پەرلەمان گوم بووە بزر بووە بارحاڵ شتێکی تریان ئامادە کردووە ئەو ساڵیش دووبارە وەزارەتی کار و ڕێکخراوەکان کە بانکراین شتێک ئامادەکرا بۆ یاسایەکی تایبەت بی بۆ پاراستنی منداڵ بەڵام تا ئێستا دراسە دەکرێت کەینێ دەگا کەینە ئیشی لە بۆ دەکەین هیوادارم بەڕاستی پەرلەمان ئەو جارە بە زدی گرنگی بە
ئەو یاسا ئەو ڕەشنووس و ئەو پرۆژانە کە دێنە بەردەمیان بە یاسا بکرێن بەداخەوە تا ئێستا گرنگی پێنەدراوە. باشە سەیران خان ئەمە دووەکارە ئەگەر پەرلەمان بیکا و ئەگاتە ئاستی سەرەوە. بەڵام ئەگەر لە سەر ئاستی ڕێکخراوەکان لەسەر ئاستی بەڕێوبەرایەتەکان یاخود بڵێن هەموو ئەوانش کە بەڕێوبەری کەمپەکانن چونکە بمانێ نەمانێ بەشێکی زۆری ئەو منداڵانی لەسەر شەقامن ئەو منداڵانن کە لەناو کەمپەکان نیشتەجێن ئیدارەی ئەو کەمپانە یاخود ئێوە چیتان کردو بۆی کە ڕێگە چارەیەک بدۆزنەوە لە ڕێگریکردنی چوونە دەرەوەی منداڵ خۆی ئەگەر بێ باسی کەمپەکان بکەین ئیداری خۆیان هەیە هەروەکو جەنابەت گوتت زۆر ڕێکخرا وەکو ئێمە چوون لەوێ خێمەیەک وەرگیرایان شوێنێکی تایبەت کە توانیتمان خولیان بۆ بکەینەوە خولی هوشیارکردنەوە بۆ منداڵەکان بە تایبەت و بە دایک و باوکیش بە تایبەت ئێمە لە پرۆژەیەکماندا پێش چەند ساڵێک لە دەوروبەری ئەو دەرەوەی شار ینی هەوڵماندا چەند پرۆژەیەکمان کرد لە بۆ ئەو شوێنانەی کە زۆر گوندنشینن و هۆشیاریان کەمە منداڵیان دەخەنە بەر کار ئەوانە بۆ باوک بەتەنیا بۆ دایک بەتەنیا و بۆ منداڵیش کە چۆن بتوانن پارێزگاری لە منداڵەکانیان بکەن یان هەر نەبێنیان نێرنە بەر ئیش لەبەرەوەی بەپێ یاسا تایبەتیەکانی نەتەوەیە گرتووەکان منداڵ دەبێت لە تەمەنی خێر خوار 18 ساڵی بەپێ ڕێککەوتنامەی مافەکانی منداڵان ئەو هاتووە دەبێت هیچ زۆرە ئیشێکی پێ نەکرێت تەنیا لە 15 ساڵی بۆ 18 ساڵی بێگومان لە 18 ساڵی بە منداڵ حسابە ئەوجا لە 15 بۆ 18 کاری با قسەی خۆم تاوەکەم کاری وا ئیشان پێ بکرێت بەڵام بە جۆرەی جەستە و توانان بۆی بگونجێت و فێرە پیشەیەک بن. هەمان ئەو پرسیارم ئەویست من لە ماوەی ڕابردوودا چەندین کاری مەیدانیم کردووە لەسەر ئەو منداڵانە بەڵام هەندێک جار موبەڕیرێکی ئەوە بەهێزیان پێ بووە کە ناتوانانی چی بۆ بکەی بۆ نمونە دایک و باوکێکی نەخۆشی هەبوو یا خۆی باوکێکی تەواو تەندروستی خراپی هەبووە دایکی نەیتوانیوە منداڵەکەوتێتی زۆر ناچارم کە ئیش ڕاست دەکەم کەواتە بۆ ئەم کاتە ئەمە بە هیچ ڕێگە پێدراونی ئەو منداڵە ئیشکە ئەی چی بکرێت بۆ خێزانە تا ناچار نەبن منداڵەکان ئیش بکات ئەمە ئەرکی حکوومەتە پێویستە حکوومەت وەکو وەزارەتی کار وەزارەتی پەروەردە چونکم باشە ئەرکی ئێوە وەکو ڕێکخراوەکان چییە؟ ئێمە وەکو ڕێکخراوەکان بۆ خۆت ئێستا دەزانی زۆربەی ڕێکخراوەکان ئێستا هەر ئۆفیسیشان نەمایە تەنیا مەیدانی ئیش دەکەن لەبەرەوەی بۆ خۆ دەزانی کە کاتی خۆی حکوومەت دەستگایەکی تایبەت بە ڕێکخراوەکانی دامەزران لەوێەوە دەمانتوانی پرۆژە وەڵگرین هەندێک ڕێکخراویش هەبوو لە ڕێگای ڕێکخراوێکی تری جیهانی دۆنەریان هەبوو دایانتوانی ئیش بکەن بەڵام ئێستا زۆر کەم بۆ ئیشەکە بۆ خۆ دەزانین لەبەر بارودۆخی ئەو نەخۆشی کۆڕۆناوانە بەڵام پێویستە حکوومەت کارێکی وا بکاتن هەرچەندە ئێستا وەزارەتی کار دەڵێ ئێمە ئەو کەس ئەو خانەوادانی کە هەژارن تیمێک دەڕوا دەزانی ئەوان ئەگەر هەژار بنیان دایک باوکیان نەساغن ئەبێ موچەیەکی تایبەتیان بۆ ببڕێتەوە و چاودێریشیان بکە بۆی بزانێ ئەو منداڵە کە لەگەڵ ئەوەی کە موچەکە وەردەگرن دانێرنەوە بەرکار لێرە و لەوێیان نا بەداخەوە ئەو بە دوواداچوونە نییە لەلایەن وەزارەتی کاروباری کۆمەڵاتی پێویستە وەزارەتی کاروباری کۆمەڵاتی کارەکانی خۆی فراوانتر کە تایبەت بۆ منداڵ خزمەتەکانی فراوانتر کە لەبەرەوەی ڕەنگە زۆر ئیشی تری لەسرە بەڵام بۆ ئەو ئیشکردنی منداڵ من تا ئێستا ئیشێکی وام نەدیتە بە پێی پێویست بێ بۆ کارکردنی منداڵان ڕاستە زۆر زۆر سوپاس خات و سەیران سەلاح کە ئەمڕۆ لەگەڵمان بووین بەو هیوایی کە توانی بێتمان پەنجە بخێنێ سەر کێشە و گرفتەکانی ئەو منداڵانەی لەسەر شەقامن و ئەو دیاردێش زۆر کەمتر بێتەوە بە خێراتی سپاس هەرچەندە ئێمە زیاتر دەبای قسەی تر بکەین بەڵام کاتەکە کەم بوو ئینشاڵڵا لەبەر کاتی بەرنامەکە زۆر ئاساییە شتی تر ماوە چونکم ئەو کێشەیە زۆر گەورەیە پێویستە حکوومەت من پامێکمەیە لەو حکوومەتەی تازەی داوایە ئی چاکسازی زیاتر گرنگی بە پرۆژەکان بدا بۆ دەستگای گەورە بۆ تایبەت بۆ منداڵان دروست بکە بۆی خزمەتی منداڵان بکەن و چیتر منداڵان نەبینین ڕاستە بێگومان ئەمانویست کە قسەی زۆر زیاتری لەسەرکەین من لە سەرەتای پرۆگرامیش و ئاماژەم پێکرد و چاوەڕێی تۆ بووین بەڵام بەڕێزیشتان درەنگ هاتنە ناو ستۆدیۆ تا بتوانین زیاتر
قسە بکەین لەسەر ئەو بابەتە و کاری زیاتر پێ بکەین. هیوادارم زیاتر کەناڵەکانی تریش زیاتر بەرنامە ئامادەکەن تایبەت بێ بۆ منداڵ و بۆ سوودوەلگرتن لە لەو بابەتانە. ئینشاءالله زۆر سپاس هاتوون بۆ بەخێر هات.